من وەکو باوکی دکتۆرە فرمێسک وەک داواکاری مافی کەسی بەپێویستە زانم کە هەندێک تێبینی و ڕوونکردنەوە لەسەر ئەو قۆناغی کەیسی دکتۆرە فرمێسک ڕابگەێنم کە قۆناغی لێکۆڵینەوەی پێڵێن و چەند ڕۆژێک لەمەوبەر کەیسەکە ئیحالەی دادگای کەتن کرا لە هەولێر. بێگومان ئێمە چەند تێبینیەکمان لەسەرمە لە قۆناغی لێکۆڵینەوە هەیە، ئەو قۆناغی کە بەڕێوە چوو قۆناغی لێکۆڵینەوە بوو لە کەیسەکە. ئێمە چەند تێبینیەکمان هەیە. یەک لەو تێبینیانە ئەوەیە کە دیارە پرسیارێک لە لای ئێمە وەکو کەسوکاری فرمێسک، هەمان پرسیار لە لای ئێوە وەکو میدیاکار، هەمان پرسیار لە لای دادگا ئەوەیە کە ئەو کچە چۆن خنکە، ینی تاکو ئێستانە ئێمە وەڵاممان دەستکەوتووە، نە دادگا دەستی کەوتووە، نە ئێوەی میدیاکاری دەستان کەوتووە. هەستەکەین پەلەکردن کرا لە ئیحالەکردنی کەیسەکە، ینی نابووایە ئەو پەلە بکرێتن، ئەبوایە زیاتر وردبوونەوە بڵێن وردبوونەوە لە ناو کەیسەکە بکرێتن، چونکە نەزانینی هۆکاری چۆن خنکە دیارە کەم و کوڕی لە ناو کەیسەکەدا دروست دەکاتن.